من مرتاح نیم چونکە قازانجەشی باشم کردیە ئللا دەبێت هەندێک لەو قازانجە لە من وەربگریت. بەناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان بەڕێزان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. لە ئەڵقەی چارەم لە بەرنامەی لێکۆلەر لە پایتەخت میدیا بێ گەیشتینەوە. خۆشەویستان و بەڕێزان، هەرجارە و باسی بابەتێک بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی هوشیار و تەندروست لە بابەتی ئەو جارەشماندا بەڕاستی باسی بازرگانی ئێستا و ڕابردوو ڕەسەنایەتی کۆمەڵگەی کوردی بەڕاستی ئێمە شتی زۆر زۆر جوانمان هەبوو، زۆر کە ئێمە شانازی پێوە بکەین، شانازی بە بازرگانەکانی ڕابردوومان بکەین کە چەندە پڕبوون لە ئەخلاق، پڕبوون لە ڕەوشتی جوان. یەکێک لە گوندەکانی دەوروبەری هەولێر کە باسی کرد بۆم وتی ڕۆژێکیان کەسێک هات مانگایەکی لە من کڕی، چێڵێکی لە من کڕی، پێک هاتین و گوتی چێڵەکەی برد. پاش ماوەکی دیتم هاتەوە، پاش چەند ڕۆژێکی هاتەوە میوانم بوو، چایش لەکن خواردم، وتی کە هاتەوە منیش بەڕاستی کۆمەڵک شتم بە خەیاڵدا هات. گوتم لەوانەیە مارەکەی من زۆر عیبدار بووبی، زەرەری کردبی، پەشیمان بوویتەوە، کۆمەڵک لەو بابەتانە بە خەیاڵدا هات. گوتەویش دیار بوو زۆر سوپاسی منی کرد. گوتی دەستت خۆشی، بەڕاستی من قازانجێکی زۆر باشم لەو مانگا و چێڵەی تو کرد. ئێستاش هاتیمە قازانجەکەت لەگەڵ بەش بکەم. ئەنی بەڕاستی وتی سرم سوڕما، قازانجم لەگەڵ بەش دەکەی؟ تکوتم من چێڵم پێفرۆشتی، پارەی خۆم وەرگرتیە بە معاملە، یعنی هیچ مشکلەیەکم نییە. گوت وەڵڵاهی من ویژدانم ئاسوودە نابێت، من مرتاح نیم چونکە قازانجەشی باشم کردیە ئللا دەبێت هەندێک لەو قازانجە لە من وەربگریت. گوتی زۆر ئینکاریم کرد، گوتی هەندێکی بەجێهێشت و گوتی ئەوە حەقی تووە، بەڕاستی وجدانم ئاسوودە نابێت. ئەوە ئەخلاقی بازرگان و ڕەسەنایەتی کۆمەڵگەی کوردی خۆمان لە ڕابردوو. ئێستا کەش بەڕاستی بەداخەوە ئەوەی کە من دەڵێم کە هەندێک بەناو بازرگان کە لە ناو کۆمەڵگەی کوردی بەڕاستی بووینە دەستبڕ و قۆڵبڕی ئەو ملەتە. ئێستا دەمەوێت کۆمەڵگەی خۆم هوشیار بکەمەوە لە دیاردەیەکی زۆر ناشیرن و نەشیاو، بازرگانیەکی زۆر زۆر قێزەون. ئەویش هەڵدەستێ مەسەلەن کوڕەکەی لەگەڵ بابی ڕێک دەکەون. کوڕەکەی ئێستا دیاردەیەوامان هەیە، کوڕەکەی 100 دەفتەر دۆلاری لە خەڵک وەرگرتیە، 100 دەفتەر دۆلار و هەرجەکە بە ناوێکە، اینجا بە ناوی مەعرەزبی، بە ناوی بیناوی، بە ناوی هەر بازرگانێک بیت. بەداخەوە کۆمەڵگەی کوردی خۆشمان زۆر سادە و ساکارە، یعنی دڵەکی ساف بە دڵەکی ساف و دێتە ناو معاملە، نا نووسین دەکاتن، نا هیچ بەڵگە و شتێک بەجێ دەیلیتن، پارەکەی ڕادەست دەکاتن و هەر بە عەقڵێتێکی زۆر سادە و ساکارانە و دڵ سافانە. اینجا کاتێک کوڕەکە ڕادەکە هەڵدێ دەستا وڵاتێک تورکیا مەسەلەن نزیکترین ئێستا لە تورکیا، کوڕەکەی هەڵدێت. اینجا خەڵکە کەش کە دەزانی پارەکەی 100 دەفتەر ڕۆی دێنی خەی بابی دەگرن، تەبەن ئیتیفاقە لەگەڵ بابی ڕێککەوتنە، دێنەکن بابی دڵن کاکەوە کوڕەکەی تو دڵێ باشە کەس معاملەی لەگەڵ من کردی لە ڕاستیدا بڵێ کەس لەگەڵی نەکردی، ئەمن ئاگام لێ چێ دەڵێن نا، دەڵێ من هەر هەندەم لە دەست دێ، مەسەلەن تۆ دەفتەرەکەتدایە من 50 وەرەقەت بدەمەوە، ئەو 50 وەرەقە ئەو 50 وەرەقە بە ماوەیەکی زۆر کورت هەرێکە 50 وەرەقەی خۆی وەردەگری دێ لە دادگای، هەروەها تەنازل دەکاتن، لە سکاڵاکەی خۆی خۆش دەبێتن. اینجا بە ماوەیەکی زۆر کورت ئەو باب و کوڕە 50 دەفتەر دۆلار بەدەستین. خۆشەویستان ئاگاداری ئەو دیاردە قێزەون و نەشیاوانە بن لە ناو کۆمەڵگەی کوردی، یان دەچی کابینەیەک دادەنێ بەداخەوە، یعنی دیاردەیش حاڵەتێکی وامان هەبوو، کابینەیەک دادەنێ لەسەر عەردەکی ڕوت، قات و ڕیباتێک لەبەر دەکا، یەک دو ساران بەکرێ دەگری، دوسێ فەرمانبەر دادەنێ لەوێ، هەندێک وەصل دادەنێ، ئەوە بە حیسابی خۆی ئەوە خانوو دروست دەکات. اینجا وەرە یەک لەو نەفەرانە، یەک لەو کەسانە نەچی با بچی لە ئستثمار و بەرهێنان بزانێ ئایا مۆڵەتی هەیە مۆڵەتی نییە. اینجا زیاتر لە 10 ملیۆن دۆلاری لەو خەڵکە وەرگرت. اینجا نە کەسی ئاسایش، پارێزەر تێدایە، ئەندازیاری تێدایە، اینجا ئیوا هەبووە ڕوکنی بۆ خۆی و خەسووی و بۆ ماڵی بابی و چەندین پارێزیادیدایە. اینجا بە ماوەیەکی کورت
بە ماوەی چەند ساڵێک 2 ساڵ 3 ساڵ دەگیرێ دوای دێتە دەرێ هەمووی تەنازولی لۆ کردێ لەوانەیە لەو 10 ملیۆن دۆلارێ 5 ملیۆن ڕادستی خەڵک دەکاتەوە 5 ملیۆنیش لە ماوەی 3 ساڵ بەدەست دەینیت بەڕاستی تیجارەتەک و بازرگانێکی قێزەونە زیاتر لەوەی کە ئەو وڵاتە پڕبوو لە کەلوپەلی نەشیا و بووە زبڵدان دوو لە ڕووی بیسەرانی بەڕێز و بینەرانی بەڕ زبڵدانی وڵاتان هەرچی کەلوپەلی بێکەل کە دێخەدێتێتە ئەو وڵاتی هەرچی دەرمانی ئەکسپارێ دێتە وڵاتی بەداخەوە ینی بەڕاستی خۆشەویستان و کەسوکاری خۆم وشیار بن و ئاگادار بن لەو جۆرە فرت و فێڵانەی کە دەستی خەڵک دەبڕن پارەی خۆتان ڕادستی هەموو کەسێک مەکەن تا واژووی نەکەن تا نەزانن ئەو کەسە سەرچاوی چییە شتەکانی خۆتان بە جوانی بە یاسا بیبەستنەوە بۆی دەستان نەبڕدرێت هیوە خوازم کەسوکاری خۆم لەو فرت و فێڵ و دیاردە نەشیاوە نەش سەر